جیاواز لەمانە وەزیری کولتوری رووسیا ڕەزامەندی دەربڕیوە لەسەر بەڕێوەچوونی یەکەم فستیڤاڵی فیلمی کوردی لە مۆسکۆ کەوا بڕیارە لە ڕۆژانی 21 تا 25 مانگی تەمموزی ئەم ساڵ لە مۆسکۆ بەڕێوە بچێت لەمبارەی فستیڤاڵەکەوە گولیزار کەرەم گەردەنزێڕی بەڕێوەبەری فستیڤاڵەکە تایبەت بۆ کوردستان ئاماژێ بۆ کردکە لە ئێستاوە تاوەکو مانگی نیسان واتە تاوەکو مانگی چوار سەرقاڵی ئەوە دەبن کە کام فیلم بۆ فستیڤاڵەکە هەڵبژێن گەردەنزێڕی ئەوەشی خستەڕووکەوان بەنیاز بوون لە مانگی گوڵانی ڕابردوو ئەم فستیڤاڵە بەڕێوە ببن بەڵام بەهۆی کۆرۆناوە بەڕێوە نەچوو ئێستا جارێکی دیکە ڕەزامەندی وەزیر کولتوری رووسیا وەرگیراوەتەوە بۆ ڕێخستنی فستیڤاڵەکە لە کۆتایی مانگی تەمموزی ئەم ساڵ. ئیرۆ ئەم gelek kêfxweşin bêjneve çi yekemîn Festîvalê Fîlmê Kurdî kete lîstê Festîvalê Navdewletî Fîlma vira Moskowê sed sala 2021 û Wezîrê Çandî Olga Lyubimova vê fermanê îmza kir û em gelek spas dikin û gelek razî ne. Sala borî me dixwast vê festîvalê derbas kira lê bona koronavîrusê em me nekarbû. Plana me çi nebû û axta em kar dikin ser hilbijartina fîlmê Kurdî bona beşdarê festîvalê heta meha Nîsanê û em dixwazin sala vê salî meha Tirmehê derbas kin yekemîn Festîvalê Fîlmê Kurdî vira Moskowê.